یەکێکی تر لە هۆکارەکانی بۆ یەکنەبوون لە نێو موسڵماناندا بریتیە لەوەی ئەپرسن سەربەچ ڕێکخراو و حیزبێکیت، حیزب ڕێکخراو، من ئیسلامیم، من تەبلیغیم، من ئیخوانیم، سەرنج بدەن من حیزب و ڕێکخراو ڕەت ناکەمەوە بەو مەرجەی کە شوێنکەوتەی قورئان و سوننەت بێت و هیچ کێشەیەکی نییە چ ناوێکی لێ ئەندرێت، جا ئیخوانی بێت، ئیسلامی بێت، تەبلیغی بێت. گرنگ ئەوەیە لە خزمەت بانگەوازی ئیسلام بێت و تەنها شوێنکەوتەی قورئان و سوننەت بن. بەڵام هیچ لەگەڵ ئەوە نیم و خودا و پێغەمبەریش ئەوەیان پێڕاست نییە کە هەر کەس سەر بە حیزب و ڕێکخراوەکەی تۆ نەبێت بە باشی نەزانیت و بە هەڵەی بزانیت و پێی بڵێیت تۆ هەڵەیت و شوێنکەوتەی قورئان و سوننەت و ڕێڕاست نیت. لە ئیسلامدا دروستکردنی حیزب و ڕێکخراو دروستە، چونکە ئێمە تایبەت کراوین بە دەعوەوە، کۆمەڵێک تایبەت کراون بە چاکسازیەوە، کۆمەڵێک تایبەت کراون بە زانستەوە، کێشە نییە. بەڵام چی ئەگەر دوو حیزب ڕێکخراو بانگەواز بکەن؟ دوو حیزب ڕێکخراو هەردووچیان شوێن قورئان و سوننەت کەوتون، بەڵام لەبەر ئەوەی سەر بە حیزب و ڕێکخراوەکەی من نییە، من دژی ئەوم، دەست دەکەم بە فتوادان لە دژی و خراپکردن و تەکفیرکردنی، یان پێم ئەڵێن مەڕۆ بۆ کۆڕ و سمینار و وتار و دەرسی فلانە کەس، فلانە مامۆستا. بۆ؟ چونکە لە حیزبەکەی من نییە، سەر بە ڕێکخراوەکەی من نییە، ئەمە کارەساتە. بەڵام ئەمە تەنها بە قسەی کەس نابێت، بە قسەی کەس تەکفیر ناکرێت و خراپ نابێت. خۆت چاوت هەیە و مێشکت هەیە، سەیر بکە و بیر بکەوە. ئەگەر ئەو کەسە یان ئەو حیزبە موسڵمانێکی ڕاست بوو، شوێنکەوتەی قورئان و سوننەت بوو بە تێگەیشتنی پێشینە چاکەکان، ئەوە ئەو حیزب و ڕێکخراوە چاکە. بۆیە ئەگەر دەتەوێت بچیتە ناو ڕێکخراو یان حیزبێک، ئەوە باشتر وایە کە لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێت و شوێنکەوتەی قورئان و سوننەت بێت با تێگەیشتنی پێشینە چاکەکان. ئەگەر لە بۆچوونێکیشدا جیاوازی هەبێت، ئەوە بڕۆ لێکۆڵینەوە بکە و بگەڕێوە بۆ بیرروڕای پێشین و هاوڵان و دوو جیلی دوای ئەوانیش، تابعین و تابعی تابعین. بەڵام خەڵک گوێ بەمە نادات، یەکسەر فتوا ئەدات و دەست دەکاتە تەکفیرکردن. لە کاتێکدا بە گوێرەی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاری بەرجی هەشت ژمارە 6103 پێغەمبەر ئەفەرموێت هەر مسلمانێک بڵێ کافر بە مسلمانێکی تر، ئەوە ئەگەڕێتەوە بۆ لای خۆی. بۆیە بەپێی ئەمە زانا بەرزەکان فەرمویانە کە نابێت تەکفیر بکەیت. تەکفیر واتە بە مسلمانێک یا باوەڕدارێکی تر بڵێ کافرە، و فتوای جۆرا و جۆر هەیە بۆ ئەم فەرمودانە کە بە بۆچوونی حافظ ئیبن حەجەر ئەفەرموێت. ئەو فەرمودە صحیحی بوخاری کە ئەفەرموێت ئەگەر بە مسلمانێک بڵێ کافر، دەگەڕێتەوە بۆ خۆت، واتە کوفرەکە دەگەڕێتەوە بۆ خۆت و تۆ ئەبیت بە کافر. شێخ شەوکانی فەرموویەتی بە باوەڕدارێکی تر مەڵێن کافر، هەتا سەلمانەکەی وەکو خۆری بەیانی ڕۆشن ئەبێت، و تا ئەوەنە ڕۆشن ئەبێ کە کافری تەواوە، ئەم بەو ئەڵێ کافر، ئەو بەویتر دەڵێت. بەڵام زۆربەی فتواکان کە باس ئەکرێن هەڵەن، هەروەکو باسم کرد. ئەوەندەی پەیوەندی باوشەی سەلەفیەوە هەیە، دوو گروپ لە زانا هەن. گروپێک ئەڵێن فەرزە، بنمونەش شێخ ناسڕەدین الئەلبانیم هێنایەوە. ئەمەوێ ئەوەش بزانن کە شێخ ساڵح الفەوزان کە بەڕێزە لام زانایەکی ئەم سەردەمەیە، ئەویش ئەڵێت بە سەلەفی بانکردن فەرزە، و شێخ بن باس کە ئەڵێت تۆزێ لەوان نەرمترە و دەڵێت ناو لە خۆنان بە سەلەفی کێشەی نییە. بەڵام زانای گروپەکەی تر ئەڵێن بە سەلەفی بانکردن هەڵەیە و دروست نییە. بێگومان ئەم کۆمەڵە زانایەش بۆ خۆیان شوێنکەوتەی قورئان و سوننەتن. با لەم گروپەش یەکەم جار باس لە ئیبن تەیمیە بکەین کە ڕێز لێگیراوترین زانایە لە لای سەلەفیەکانی ئەم سەردەما. ترمذی لە سونەنەکەیدا فەرمودەیەکی بە ژمارە 2863 هێناوە و بە حەسەنیشی داناوە کە ئاماژە بەوە دەکات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم محەممەد فەرموویەتی فەرمانتان پێدەکەم بە 5 شت کە منیش خدا فەرمانی پێکردم کە ئەوانیش بریتین لە جەماعە، پابەندبوون بە دید و بەرنامە و ڕێبازی سەلەف و پێشینە چاک و ڕاستڕەوەکان، السمع والطاعة، گوێڕەیاڵی و ملکەچکردن، الهیجرە، هیجرەتکردن،
الجهاد في سبيل الله جهاد تيكوشان لپێناوی الله و هەر کەسێ بستێ لا بدات لا ڕێباز و بەرنامەی جەماعە سەلەفی ساڵح ئەوە ملوانکەی ئیسلامی لە ملی خۆی فڕیاوە و تا ئەو کاتەی ئەگەڕێتەوە و ئەوەیشی بانگەواز بۆ ڕێڕەوی نەفامیەتی بکات شانازی با جەستە و تاقم و ناوێکەوە بکات و خۆی پێ هەڵکێشێ ئەوە لە کۆمەڵ و سوتەمەنی دۆزەخە وتیان تەنانەت ئەگەر نوێژ بکات و ڕۆژوش بگرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەگەر نوێژ بکات و ڕۆژوش بگرێت جا بۆیە با بەوە شانازی بکەین و بانگی یەکیش بکەین کە خودا ناوی لێ ناون کە مسلمانەتیە باوەڕداریەتیە بەندایەتی ئەڵڵایە لەسەر ئەم فەرمودەیە شێخ ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ دەفەرموێت نازانم بەهۆی کام لەم دووشتەوە زیاتر سوپاسی ئەڵڵا بکەم بۆ ئەوەی کا منی هێناوەتە ناو ئیسلام کە بووم بە مسلمان یان بۆ ئەوەی کا منی پاراستووە لە داهێنەران بیدعەکاران کەواتە ئەگەر ئەمە قسەی شێخ ئیبن تەیمیە بێت ئیتر چۆن ئەڵەی شێخ ئیبن تەیمیە وتوویەتی بەخۆت بڵێ سەلەفی ئەوەی شێخ ئیبن تەیمیە ئەڵێت ئەوەیە کا شوێن سەلەفی ساڵحین بکەوین نەک ناو لە خۆمان بنین بۆیە هەرگیز ئیبن تەیمیە نەیوتووە بەخۆتان بڵێن سەلەفی و دەربارەی شێخ عوثەیمینیش باکەمێک بدوین لەوانەیە بزانن کە ئەم زانایە ئەستێرەی گەشاوەی ئەم سەردەمەن و ئێستا لە دنیا نەماون ئەوانیش هەر یەکە لە شێخ ناصرەدین الئەلبانی شێخ ئیبن باس شێخ العوثەیمین لە کتێبی وێنتەڵ وێن کە کتێبی شێخ العوثەیمینە لە پێشنگایەکە ڕێ پێدراوە لە لاپەڕا 56 کەسێکی هیندی پرسیار لە شێخ العوثەیمین ئەکات لە وڵاتی ئێمە خەڵک بانگەواز ئەکات بۆ ئیخوانی و تەبلیغی ئایا ئەوان لەسەر حەقن یان نا شێخ ئیبن عوثەیمین وەڵام ئەیاتەوە ئەگەر هەر کەسێ بانگەوازی کرد بەرەو ئیخوانی یا تەبلیغی یا سەلەفی ئەوە هەڵەیە پرسیارەکە لەسەر سەلەفی نەبوو شێخ عوثەیمین نەیهێشت ئەویشیان بڵێ هەر کەسێ بەخۆی بڵێ ئیخوانی یا تەبلیغی یا سەلەفی بەرەو ئەوە بانگەواز بکات ئەوە هەڵەیە دکتۆر زاکیر نایک هیچ نییە لە ئیسلامە من سفرم شێخ عوثەیمین ماشە ئەڵڵا پلەی هەیە بۆیە من شوێن فتواکەی شێخ عوثەیمین ئەکەوم بۆیە ئەگەر هەر سەلەفیەک 50 بۆ من ڕائەکێشێ پێویستە 50 بۆ شێخ العوثەیمینیش ڕاکێشێ هەموو ئەم کەسانشکە لە ئینتەرنێت ئەیبینن ناڵێن شێخ عوثەیمین فەرموویەتی بەخۆتان بڵێن سەلەفی بەڵکو ئەڵێن فەرموویەتی شوێن سەلەفی ساڵحین کەون بۆیە منیش هەر ئەوە ئەڵێم و شێخ عوثەیمین هیچ کێشەی نییە لەگەڵ کەسانێک کە شوێن سەلەفی ساڵح بکەوێ بەڵام ئەگەر بۆ ئەوە بانگەواز بکەیت کە بەخۆت بڵێ سەلەفی ئەفەرموێت ئەوە هەڵەیە هەرچەندە شێخ ناصرەدین الئەلبانی لە لای فەرزە کە بەخۆت بڵێ سەلەفی بەڵام شێخ عوثەیمین ئەفەرموێت هەڵەیە لەگەڵ ئەمەشدا شێخ ناصرەدین الئەلبانیش لەگەڵ ئەو ڕایەیە کە ئەگەر بەخۆت بڵێ سەلەفی وابزانیت بەرزترین و باشتریت ئەوە هەڵەیە هەروەها شێخ ساڵح فەوزان ئەفەرموێت ئەگەر بڵێ من سەلەفیم و بەرزترم ئەوە هەڵەیە بۆیە ئەم گروپەی سەلەفی کە ئەڵێن سەلەفی بەرزە ئێمە بەرزترین و ئەچینە بەهەشت یان ئەوانی تر خراپن ئەوە کارێکی هەڵە دەکەن هەرچەندە شێخ عوثەیمین ئەفەرموێت نابێ بەخۆت بڵێ سەلەفی و کارێکی هەڵەیە بەڵام لەم بارەدا من وەکو شێخ عوثەیمین زۆر توون نیم ئەگەر لێم بپرسن ئەڵێم پەسنترە بەخۆت بڵێ موسڵمان ئەگەر کەسێکیش بەخۆی وت سەلەفی لە هەندێ بارە ئەکرێ موباح بێت ڕاستە و خۆناڵێم حرامە بەڵام سەلامەتترین و پەسنترین شت ئەوەیە کە بەخۆت بڵێیت موسڵمان زانایان لەسەر وشەی سەلەفی ڕای جیاوازیان هەیە هەندێکیان دەڵێن مەبەستەکە ئەوەیە کە بەخۆی ئەڵێت سەلەفی وەک کورتکراوەیەک بۆ شوێنکەوتەی قورئان و سوننەت با تێگەیشتنی پێشینە چاکەکان بەڵام هەندێکی تر دەڵێن نا مەبەست لەوەی کە بەخۆت دەڵێت سەلەفی ئەوەیە کە تەنها خۆت گروپە ڕاستەکەیە و بۆ بەهەشتە و ئەوانی تر بۆ دۆزەخن جا ئەگەر مەبەستەکە ئەمەی دووەم بێت ئەوە پەنا بە ئەڵڵا زۆر هەڵەیە تەنانەت هیچت لەسرت وازب نییە و مباحە ئەگەر ئەم مەبەستەت نەبێت و تەنها وەکو کورتکراوەیەکیش بەکاری بهێنیت من زیاتر لەگەڵ فتواکەی شێخ ساڵح المەنجەدم کە ئەڵێت
ئەگەر وا بەخۆت ئەڵەی بۆ تێگەیشتن لەوەی سەر بەداهێنەران بیدعەتیەکان نیت ئەوە هیچ کێشەیەکی نییە. بەڵام ئەگەر یەکێ وتی من سەلەفیم بەنیەتی ئەوەی کە ئەو باشترە ئەوە ڕاستە و ئەو بەرزترە ئەوە ناکرێ و هەڵەیە. لا صحیحی مسلم بە ژمارە 2584 فەرمودەیەکی پێغەمبەر هەیە کە باس لەوە دەکات لە سەردەمی مەدینە شەڕکەوتە نێوان کەسێکی ئەنسار و مهاجیر. بۆیە ئەنسارەکە وتی ئەی ئەنسارەکان وەرن بەلامەوە، مهاجیرەکەش وتی ئەی مهاجیرەکان وەرن یارمەتیم بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتو فەرمووی ئەمە چییە؟ ئەمە بانگەوازە بۆ جاهیلی و ڕێڕەوی نەفامی. سەرنج بدەن ئەشزانن کە بە ئەنسار بانکردن خراپ نییە، بانکردن بە مهاجیر خراپ نییە، بەڵام لەبەر ئەوەی لایەن دروست ئەکەن ئەی ئەنسار وەرن یارمەتیم بن، ئەی مهاجیر وەرن یارمەتیم بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە بانگەوازە بۆ جاهیلی وەکارێکی هەڵەیە. بە پشبەستن بەمە من ناڵێم سەلەفی حرامە، هەڵە لێم تێمەگەن، بەڵام سەلامەتترینیان موسڵمانە. ئەگەر بڵێ من سەلەفیم چەند ناڕێکیەکم هەیە یا خۆم بەشت ئەزانم ئەوە کێشەیە، لەوانەیە سەر بکێشێ بۆشتی مەترسیدارتر. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کرد. بۆیە دەڵێم سەلامەتترینیان ئەوەیە کە بەڕاستی من لە ڕێزی موسڵمانانم، بڵێ کە من موسڵمانم. ئەگینا ئەتوانم بڵێم حەنەفی تەواوم، شافعی تەواوم، حەمبەلی تەواوم، مالیکی تەواوم، سەلەفی تەواوم، ئەهلی حەدیثی تەواوم، کێشە نییە. بەڵام وەکو ناو بەخۆت بڵێ موسڵمان. پێشەوا شافعی فەرموویەتی بۆ هەر ناوێک کە پاڵ ئەدرێتە پاڵ ئەو ناوەی ئەڵڵا بانگی پێکردووە کوفرە، تەنها ئەتوانن بەوە بانگ بکەن کە ئەڵڵا و پێغەمبەرەکەی بانگیان پێکردووە، هیچی تر. هەر شتێکی تر جگە لەوە بوترێت کوفرە. بەڵام ئەگەر یەکێ بە ناوێکی تر بانگ بکات بە نەزانی بێ ئەوە کافر نییە. شێخ ئیبن تەیمیە ڕەحمەتی ئەڵڵای لێبێ فەرموویەتی ئەگەر یەکێ سوزدە بەرێ بۆ مرۆڤێک بۆ ئادەمی زات وەوا بزانێت ئەوە ئاینەکەیەتی ئەوە بێبڕوا نابێت مەگەر یەکێ بۆی ڕوون بکاتەوە و هەر بەردەوام بێ. ئەگەر زیاتر بخوێنیتەوە شێخ شەوکانی فەرموویەتی کە ئەگەر یەکێک بە نەزانی خۆی شۆڕ کرد بۆ یەکێکی تر جگە لە ئەڵڵا ئەوە بێبڕوا نابێت. شێخ محەممەد بن وەهاب فەرموویەتی ئێمە بەو کەسانە ناڵین بێباوڕ کە ئەچەمێنەوە بۆ قەبری عەبدولقادر یا بۆ قەبری ئەحمەد بەدەوی یان ئەوانەی وەک ئەوانن، کەوایە چۆن ئەتوانین بەوانە بڵین بێباوڕ کە شیرێکیان نەکردووە. حەز ئەکەم بە دوو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتایی پێبێنم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لە صحیحی مسلم بەرجی سێ فەرمودەی ژمارە 4565 کە عەرەفجە ئەفەرموێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کاتێک یەت کە ئاژاوە لە کۆمەلگایە پەیا ئەبێت و هەر کاتێ هەر کەسێک یەکڕیزی ئومەتی ئیسلامی تێکیا بە شمشێر لێی بن و ئەگەر نەوەستا بیکوژن. کۆتا فەرمودەی محەممەد صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری بەرجی 4 فەرمودەی ژمارە 3606 حوذەیفە بن یەمان ئەفەرموێت خەڵک حەز ئەکەن پرسیار لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەن کە چی باشە، بەڵام من حەز ئەکەم بپرسم کە چی خراپە لە ترسی ئەوەی تووشی نەبم و پرسیم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە لە سەردەمی نەزانی و حاڵێکی خراپ دابووین، ئەڵڵا دەروی خێری لێ کردینەوە، ئایا لە پاش ئەمە خراپە پەیا ئەبێت؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ خراپە پەیا ئەبێت. ئەی ئایا باشە ڕوو ئەیات لە پاشی ئەو خراپەیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ، بەڵام بە دوخنەوە. هاوڵەکە پرسی دوخن چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کۆمەڵێک کەس پەیا ئەبن کە بانگەواز بۆ شتێ ئەکەن کا ڕێنمایی من نییە. هاوڵەکە ئەپرسێ ئایا دوای ئەوە خراپە ڕوو ئەیات؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ خەڵکێک پەیا ئەبن کە بانگتان ئەکەن بەرەو ئاگری دۆزەخ
بۆیە حوذەیفە ئەپرسێ ئەی ئەبێت چی بکەین؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت شوێن پێشەوە و کۆمەڵەی موسڵمانان بکەوە. هاوڵەکە پرسیار ئەکات ئەی ئەگەر لەو کاتەدا نە کۆمەڵەی موسڵمان نە پێشەوەی موسڵمانان بوونی نەبوو؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر هیچ کۆمەڵێکی موسڵمان یان پێشەوا نەبوو ئەوە خۆت بە دوور بگرە لە هەموو لایەنەکان، تەنانەت ئەگەر بگا بەوەی ناچار بووی کە باوەش بکەیت با قەدی دارێکە هەتا ئەگەیت باخوا سبحانە وتەعالا لە ڕۆژی دواییدا. لە کۆتایی تەواوبوونی ئەم کتێبەدا داوای دوعای خێر لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین بۆ خۆمان و نەخۆش و نەبوون و نەدارانی موسڵمانان و جیراوانی موسڵمانان. داوا لە ئەڵڵا سبحانە وتەعالا دەکەین ئومەتی ئیسلام بگەڕێنێتەوە بۆ ڕاستەشەقام و هەمویان لەسەر بەرنامەی خوا و پێغەمبەرەکەی کۆک و جەمبن بۆ گەڕانەوەی دووبارەی حکم و بەرنامە و شەریعەت و یاسای ئیسلام و تەطبیقکردنی لەسەر زەوی. وآخر الدعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات. بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا. بە پشتیوانی پەروەردگار، کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی، ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە، ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو، ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان گۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕوویداوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم، لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و
دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.